قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیلوفەر کە لە پێشەنگی قوتابخانەکانی هەرێمی کوردستانن دووبارە سەرکەوتنێکی زۆر گەورەیان بەدەستێنن. قوتابخانەی ڕووناکی نێودەوڵەتی کە سەر بە دامەزراوەی پەروەردەیی ڕووناکی هەولێرە لەلایەن دامەزراوەی ASIC نێودەوڵەتیەوە وەک خوێندنگەیەکی باوەڕپێکراو هەڵسەنگێنرا و بەهۆی گونجاوی کواڵەتی خوێندنەکەیەوە خەڵات کرا. ساکار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی دامەزراوەی پەروەردەیی ڕووناکی هەولێر بەشداری کرد لە کۆنفرانسی ASIC کە لە وڵاتی مالیزیا بەڕێوەچوو و لەلایەن ماوریس دیمۆک بەڕێوەبەری دامەزراوەی ASIC-ەوە خەڵاتی پێبەخشرا. دامەزراوەی پەروەردەیی ڕووناکی هەولێر لە کۆنفرانسەکەدا نوێنەرایەتی کوردستانی کرد و ناوی خۆی لە ڕێزی قوتابخانە سەرکەوتوەکانی جیهاندا تۆمار کرد.